حکومەتی نەمسا بڕیاریدا دەیان و تاربێژی مزگەوتی سەر بە کۆمەڵی یەکێتی تووشی ئیسلامی بۆ ڕۆشنبیری و کۆمەڵایەتی لە نەمسا بە خۆیان و خاوەخێزانیانەوە لە نەمسا دەربکرێن. دەسەڵاتداران دەڵێن ئەم کۆمەڵەیە سەر بە حکومەتی تورکیا و لەلایەن ئەنکەرەوە پارەوپولی بۆ دابین دەکرێت. ئەمانە لە نەمسا یاسایەکەیە، یاسای ساڵی 2015 لەم یاسایە قەدەغە کراوە کەوا هیچ وتاربێژێک لە دەرەوە خەرجی بۆ هین دابین بکرێت. جا ئەمانە بە هین بە دانپێدانانی ڕێکخراوە تورکیەکە خۆی لە ئەنکەرەوە هین دەکرێن، موچیان بۆ دابین دەکرێت. جا لەبەر ئەوەیە کەوە لەلایەنی یاساییەوە ئەو پاساوە هەیە دەبێت ئەوانە نەمسا بەجێ بێڵن. ئیسلامی سیاسی و هاوکات ئیسلامی توندڕە لە ئەوروپا دوا بە دوای ئەو کردەوە تیرۆریستیانی ساڵی 2015 لە پاریس و دواتر لە بەلجیکا و ئەڵمانیا تێکرا بەگشتی تا ئێستاکە ئەو نیگەرانیە وەکو خۆیان ماونەتەوە. ئەوروپا ئیستا گەیشتۆتە حاڵەتێک کە ئیتر ئەبێت سنوورێکدانێ بۆ ئەم بزوتنەوە ئیسلامیانە لە دنیادا، بە تایبەت ئەو کۆمەلگا ئیسلامیانی کە پەرە دەسێنن ڕۆژ لە دوای ڕۆژ مەدێکی ئیسلامی گەورە و ترسناک هەیە لە ناو هەموو ئەوروپایە کە دنیای داگیر کردووە و ئەیانەوێت دەست بگرن بەسەر نەک تەنها ڕێکخرا و دەستگا و دام و دەستگاکانە، بەڵکو بەسەر عەقڵی تەواوی کۆمەلگایەت. لەگەڵ دەرکردنی ئەو تاربێژانە حەو مزگەوتیش دادەخرێن. یەکێک لە مزگەوتەکان لە ڤێنای پایتەختە. حکومەتی نەمسا دەڵێن ئەم مزگەوتە بە شێوەیەکی نایاسایی لەلایەن کۆمەڵێک گەنجی توندڕەوی و نەتەوەپەرستی تورک کراوەتەوە کە بە گورگەبۆرەکان ناودێر دەکرێن. 6 مزگەوتەکەی دیکەش سەر بە کۆمەڵەیەکی توندڕەوی عەرەبیە. ئەوانە مزگەوت نین بەمانای مزگەوت، بەڵکو حجرەی نوێشکردنن کەوا زیاتر لە کۆگا و دوکان و شتیوا دەچن. کۆمەڵێک کەسانی کەوا پێیان دەگوترێت توندڕەون، 10 کەس 6 کەس 12 کەس لەو شوێنە کۆ دەبنەوە بە ناوی نوێشکردن. ئەوانە هینیان کردو ڕێکخراوێکیان پێکەنەوە، هەریەکە ناوێکی لە خۆی ناوە، لە ژێر چەتری ئەو ڕێکخراوە لەو کۆگایانە کۆ دەبنەوە کەوا تەنها بۆ نوێشکردن نییە، بەڵکو شتومەشی لێ هەرگیراوە. بۆچی سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان بایەخێکی ئاینی بە کۆمەڵگەی تورک دەدات لە ئەوروپا؟ ئەردۆغان بەرەو هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەڕوا و گەورەترین جەماوەریش کە پشتگیری لێکا لە ناو تورکیایە و لە دەرەوەی تورکیایە و ئەوەشمان بیر نەچێتکەوا کۆمەلگایەکی تورکی زۆر گەورە لە هەموو ئەوروپایە هەیە. ئەو ئەبێ پشتگیری هەر هەمویان بکا بۆ ئەوەی زیاترین دەنگ بەدەست بهێنێ. لە مزگەوتە تورکەکان کارێکی شانۆگەری مناڵان نمایش کرابوو، تایدا شانازی بە شەڕی گالیپۆلی کرابوو، ئەوەی لە میانەی شەڕی یەکەمی جیهانیدا ڕوویدا لە نێوان ئەوروپایەکان و تورکەکان و بە سەرکەوتنی تورکەکان کۆتایی هات لە پاش کوژان و برینداربوونی دەیان هەزار سەربازی هەردوودا. ئەردۆغان پار لەسەر دەرکردنیەکێ لە وەزیرەکانی لە هۆڵندا داوای لە ژنە تورکەکان کردوتی ئیتر ئەبێ هەمووتان زیاد لە 5-6 مناڵی تورکتان هەبێ و لە ناو ئەوروپایە بڵاویان کەنەوە و تورک ئەبێت ببێتە گەورەترین و بەهێزترین کۆمەلگا لە هەموو ئەوروپا و لە دنیاە. کەواتە ئەمە هەڵوێستێک نییە بەرامبەر کۆمەڵگەی موسڵمان لە نەمسا. و بۆ حکومەتی پۆپولیستی نەمسا چووکە بەڵێنی زۆری بە خەڵکدا بووکەوە ئەوان هەنگاوی ڕاستەقینە دش بە ئیسلامی سیاسی دەگرنە بەر و ئەو هەنگاویان گرتە بەرکەوە هەنگاوێکی زۆر بچووکە، چونکە هەروەکو ئەوەی من بزانم توندڕاوەکان لە نەمسا بەو ئاشکراییە کار ناکەن، بەشکو بە نهێنی کار دەکەن، لە کۆبوونەوەکانە نهێنیە، لە مزگەوت نییە، لە دەرەوەی مزگەوتەکانە لە شوێنی تری نهێنیە. بەڵام ئایا تەنها مزگەوتەکان لە نەمسا ئەوروپادا جێی پرسیارن؟ دوجار بەریەکەوتنی پارتە سیاسیە جڤاتیەکانی ئەوروپا و مەرامە سیاسی و ئاینەکانی سەرکردەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا چەند ڕووی ڕاستەقینەی پێکەوە ژیانی کۆمەلگە و فەرهەنگ و ئاینە جیاوازەکان دەشارنەوە، تا چەند ئەم هەنگاوەی نەمسا توندڕەوی ئیسلامی لە ئەوروپادا بە ڕەنگ و تەرزێکی دیکەوە دەوروژێنێت. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.